بەڵێ توانە ئەمڕۆ ڕۆژی گیانی ئازادی ڕۆژنامەوانیە لە جیهاندا. ئەم ڕۆژە لایەوە سەرەتا لە سەرجەم ڕۆژنامەوانان پیرۆز بێ. یەکێتی ئەوروپا ئەمڕۆ راپۆرتێکی بڵاو کردەوە کە تیایدا ئاماژەی بەوە داوە تەنها لە ساڵی 2020ەوە تا بە ئێستا 76 ڕۆژنامەوان لە جیهاندا کوژراون. هەروەها باس لەوە دەکات کە لە هەفتەی ڕابردوودا 2 ڕۆژنامەوان لە وڵاتانی ئەفریقا کوژراون. ئەمەش وەکو پاشەکشەیەک لە بواری ڕۆژنامەگەریدا لە ماوەی ئەم 2 ساڵەدا بە هۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە قەڵەم دەدا. هەروەها توانە لە راپۆرتەکەی یەکێتی ئەوروپادا باس لەوە دەکات کە لە ماوەی ساڵی 2020دا 274 ڕۆژنامەوان دەستگیر کراون کە زۆرینەیان تا ئێستا نازانرێ هۆکاری دەستگیرکردنەکەیان چییە، کە زۆرینەی ئەم ڕۆژنامەوانانی دەستگیر کراون لە وڵاتی سینە لە ژمارەیەکە وڵاتی سین لە دەستگیرکردنی ڕۆژنامەواناندا. هەروەها لە پاش ئەویش وڵاتی تورکیا دووەمین وڵاتە کە زۆرینەترین ڕۆژنامەوان لە وڵاتەدا دەستگیر کراوە. لە پاش ئەویش وڵاتی سعودیە دێت و وڵاتەکانی دیکە وەکو لە راپۆرتەکەی یەکێتی ئەوروپادا ئاماژەی پێکردووە. ئەمەش دەگەڕێنێتەوە بۆ هۆکاری ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا هاتۆتە ئاراوە و نەیانتوانیوە نەتواندراوە بە تەواوی بتوانن ئازادی ڕۆژنامەگەری لە جیهاندا بەرجەستە بکەن. هەروەها لە راپۆرتەکەدا باس لەوە دەکات کە لە 73 وڵاتدا لە ئێستادا ڕەوشی ڕۆژنامەگەری لە جیهاندا زۆر نالەبارە. بۆ ڕۆژنامەوانان و ڕەوشی ڕۆژنامەوانان پێویستە وەکو ساڵی ڕابردوو دەڵێت ئەو یەکێتی ئەوروپا باسەوە دەکات ساڵی ڕابردوو لە مانگی 12دا ئێمە راپۆرتێکمان بڵاو کردوتەوە کە پێویستە هەموو وڵاتان پابند بن بە مافەکانی یاسای ڕۆژنامەگەری لە جیهاندا. بۆیە پێویستە جارێکی دیکە ئەوان جەخت دەکەنەوە کە سەرجەم وڵاتان پێویستە پابند بن بە ئازادی ڕۆژنامەگەری لە وڵاتاندا. هەروەها سەرجەم ئەو ڕۆژنامەوانانەی بەبێ هۆکار گیراون سەرجەمیان پێویستە دەست بەجێ ئازاد بکرێن. باس لەوە دەکات کە ڕەوشی ڕۆژنامەگەری لە ئێستادا نەک تەنیا لە وڵاتانی ئەوروپاش لە زۆردا بەرەو دواوە پاشەکشێوە ڕۆیشتووە. بۆیە داوا لە سەرجەم وڵاتان دەکات کە هەمووان پابند بن بەوەی کە مافی ئازادی بەدەستخستنی زانیاری و هەروەها مافی ئازادی ڕۆژنامەوانی دەستەبەر بکەن بۆ ڕۆژنامەوانان. پێویستە دەڵێت وەکو لە راپۆرتەکەدا هاتووە پێویستە چیتی کە بابەتی ڤایرۆسی کۆرۆنا نەبێتە ئاستەنجێک بۆ ڕۆژنامەوانان تاوەکو لە ڕێی ڤایرۆسی کۆرۆناوە بتوانن سەرکوتی ڕۆژنامەوانان بکەن و ئازادی مافی ڕۆژنامەگەری لە جیهاندا پێشێل بکرێت. بۆیە یەکێتی ئەوروپا باس لەوە دەکات کە پێویستە سەرجەم وڵاتان پێوەی بابند بن. هەروەها وەکو یەکێتێکەش دەڵێت ئێمە جەخت دەکەینەوە لە سەرجەم وڵاتان پێویستە لەمەولا دەخینە ژێر پرسیارەوە و هەروەها دەتوانین چاودێریەکی چڕی ڕەوشی ڕۆژنامەوانان بکەین لە ئێستا بەدواوە سەرڕای ئەوەی کە ئێمە توانیمانە بە شێوەیەک لە شێوەکان کۆنتڕۆڵی ڤایرۆسی کۆرۆنا بکەین لە جیهاندا. بۆیە لە ئێستا بەدواوە دەتوانین چاودێریەکی چڕی ئازادی ڕۆژنامەگەری لە جیهاندا بکەین. ئەمە دوای زانیارەکان دەتوانە منەگەڕێت. کارزان لە برۆکسلەوە سپاس بۆ تەواوی